سەبارەت بە تێڕوانین و هۆشداریەکانی ئەمریکا بۆ دووسی بە قاچاغبردنی نەوت لە عێراق بەڕێز جیمس سیسکۆ ڕاوێژکاری پێشووتری بەڕێوەبەری هەواڵگری نیشتیمانی ئەمریکا تایبەت بە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنگتنەوە لەگەڵمانە بەڕێز جیمس سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت. سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لیژنەیەکی بۆ بابەتی بە قاچاغبردن و تێکەڵکردنی نەوت دروست کردووە. ئەگەر ساغ بۆ لە عێراق ئەو لیژنەیە ساغی کردەوە کە ئەم بابەتە وایە نەوتی وڵاتانی دیکە لە عێراق تێکەڵ کراوە و دواتر فرۆشراوە لە ڕێگەی عێراقەوە، هەڵوێستی ئەمریکا چییە بێ؟ Let me start by saying this shouldn't come as a surprise to anyone. بەما دەست بکەم ئایا ئەم سزایانە هیچ کەسێک سەریان لێ دەسوڕمێت کاتێک کە ئەمریکا بازرگانێکی ئەمریکی سزا دەدات. بەڕێز ئەدمیراڵ کوپەر کاتێک کە هاتە عێراق لەگەڵ بەڕێز سوودانی کۆبوویەوە هەموو ئەم شتانە باز کراون و هەمووان دەزانن کە چەندین ساڵە لە عێراق نەوت بە قاچاغ دەبرێت و ئەمریکاش فشاری کردووە بۆ ئەوەی ئەم کێشەیە چارە سەر بکرێت و هەوڵ دەدرێت بۆ ئەوەی کێشەکە چارە سەر بکرێت، بەڵام ئەمە دەوەستێتەوە سەر ئەوەی ئایا عێراق بەم داواکاریانە ڕازی دەبێت و ئەو لیژنەیەش کە پێک هێنراوە ئایا دەتوانێت ئەو کەسانە دەستنیشان بکات کە ئەم نەوتە عێراقیان ئەم نەوتە لە عێراقەوە بە قاچاغ براوە و هەموو دەکەوێتەوە سەر دەرەنجامی لیژنەکە بزانن چی باشە. ئەمریکا چاوەڕێی عێراقەکە هەتاوەکو یەکلای بکاتەوە کە ئایا نەوتی وڵاتەکە تێکەڵاوی باڵێ نەوتی وڵاتێکی دیکە تێکەڵاوی نەوتی عێراق کراوە بە قاچاغ فرۆشراوە یان یەکسەر خۆی بڕیارەیە چاوەڕێی لیژنی عێراق ناکات کە ساغی بکاتەوە یان من پێم وان نییە کە حکوومەتی ئەمریکا تاکلایەنانە بڕیار بدات ئەو چاوەڕێی ئەو لیژنەیە کە لە ئەنجومەنی وەزیران پێکێنراوە بۆ بەدوەداچوون لە بە قاچاغبردنی نەوت لە عێراق ئەوەی کە لەلایەن ئەمریکاوە جێگەی نیگەرانیە ئەوەیە کە ئێستا هەڵوێستی ئەمریکا تا ڕادەیە گۆڕاوە و دژی بە قاچاغبردنە لە هەر وڵاتێک بێت، چ لە عێراق بێت، چ لە ڤەنزوێلا بێت، چ لە هەر وڵاتێکی دیکە بێت کە دژی بەرژەوەندەکانی ئەمریکا بێت. بەڵام سڕڕای ئەم نیگەرانیانەی ئەمریکاش کە دژی بە قاچاغبردنی نەوت و هەر مادەیەکی دیکە کە هەڕەشە بێت بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا بە تاکلایەنە بڕیار نادات، بەڵکو چاوی لەوەیە کە ئەم لیژنەیە بە دوواداچوونەکانیان تەواو بێت. زۆر باشە. ئەبێ حکوومەتی عێراق خۆی چی بکە لە ئەگەری ساغبوونەوەی ئەم بابەتە؟ ئاشکرایە کاتێک کە سەیری سزاکان دەکەین دەبینین کۆمپانیای ئیماڕاتی تێوەگلاون و کەسایەتی کۆمپانیا کەشتی تێوەگلاون، هەموو ئەمانە لەلایەن ئەمریکاوە ڕوونە و دەبێت لیژنەکەش ڕێکارێکی زۆر باشتر و تونتر بگرێتە بەر و زووتر کارەکانی بکات و ڕاپۆرتی خۆی پێشکەش بکات بۆ ئەوەی بزانن بەوردی کێیە لە پشت ئەم با بڵێن ئەم قاچاقچێتیەوە هەیە و ئایا ئەو کۆمپانیانە عێراقن ئەو کۆمپانیانەی ئیماراتن هەموو ئەوانە دەستنیشان بکرێت. باشە. کۆمپانیای سۆمۆی بە بازارکردنی نەوتی عێراق ئەڵێ ئێمە ئاگاداری ئەو بابەتە نین و سزاکانی ئەمریکا ئەمە ناگرێتەوە، ئایا وایە؟
From a legal perspective, I can't comment. I don't know من ناتوانم قسە لەسەر ئەم بابەتە بکەم ئایا بەڕاشکاوی بڵێم سۆمۆ تێوەگلاوە یاخود نا ئەمە دەبێت سۆمۆ و بەرپرسانی دیکە وەڵام بدەنەوە بەڵام پێم وایە سۆمۆ ئێستا تێگەیشتووە لە مەترسیەکان تێگەیشتووە لەو مەترسیانەی کە لە بەندەرەکانی عێراقەوە ئەم نەوتە بە قاچاق ببرێەوە دەبێت تێبگات لە مەترسیەکانی و دەبێت تێبگات لەو هۆشداریانەی کە ئەمریکا دەیاندا هەموو ئەو شتانەی کە بە دۆکیومنت کراون لە بەندەرەکانی عێراق ئەو نەوتەی کە بە قاچاق براوە هەموو ئەمانە پێم وایە بێت تا ڕادەیەک بە دۆکیومنت کراون. ئایا دەبێت سەرۆک وەزیران سوودانی ئەم بەڵگانە بخاتە ڕوو و هەر بۆیە ئەو لیژنەیەشی پێکێناوە پێم وایە بێت سەرۆک وەزیران سوودانیش لەم مەترسیانە تێگەیشتووە و بە ملیاران دۆلار لە بواری وەبرهێنانی وزە سەرف دەکرێت پێویستم کێشەیە چارەسەر بکرێت. زۆر باشە ئەمە تا چەنە ناوبانگی عێراق لە دەرەوە لە کەدارەکات ئەم بابەتە تا چەنە کاریگەری لەسەر عێراق هەیە چکەمە خۆ دەزانی مامەڵێکی بازرگانیە بەنەوتەوەکرێ. I'm not sure what you're asking with regard to the question. سەبارەت بە پرسیارەکەت ئایا حکوومەتی عێراق با بڵێن لە کەدار بۆ سەبارەت بە قەچاقبردنی نەوت بەدڵنیایەوە بڵێ لە کەدار دەبێت کاتێک کە ڕوون دەبێتەوە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق لە بەرچاوی تەواوی جیهان کە نەوتی وڵاتێکی دراوسێ عێراق تێکەڵ بە نەوتی عێراق دەکرێت و دەفرۆشرێت بە قاچاق دەبێت عێراق بەجددی و بە ڕژدی بێتە پێشەوە بەکردار هەنگاو بنێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. بەڵێ بەڕێز جیمز سیسکۆ ڕاوێژکاری پێشووتری بەڕێوەبەری هەواڵگری نیشتیمانی ئەمریکا تایبەت بە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنگتنەوە لەگەڵ مامووی سپاس بامەدەمونی بەڕێستان بەخێر بێت.